عزیزان و خۆشەویستان و لایەنگرانی هونەر وا دیارەم شەوە دانیشتوین لە بەرواری دەی چاری 2025 بە هاوکاری ئۆڕکژەنی بەتوانە مامۆستا ئیبراهیمی لە دڵا شیرین ئەرچی کامێرەمان و فلیم بەردار ماندا دیزاین ماندا قورمان بەسەری دەبێ ئاگامان لە ماڵمان بی ئامێری ساز و تار کاکە ڕەنزەری گوڵ ڕەنزەکەی خۆم ئەم دانیشتە بۆ برای لە دڵا شیرین کاکە هەرمانی گەردی و گەردیەکان خزمەتکاری هەموو لایەک و پیا و پیرێک ڕێژیار مەسیفی ئێستا ژێوە گەشتێک بۆ نێو گوڵوگوڵزاری هونەرەوە بفەرمونون مامۆستایان بفەرمونون ڕۆژ بووەوە دیسان شەوداری ڕۆژ بووەوە دیسان شەوداری شەوی بێتۆیی پڕ لە یادگاری فرمێسکی چاوێ هەروە دەباری برینی جەستە هەر نییە چاری فرمێسکی چاوێ هەروە دەباری برینی جەستە هەر نییە چاری شەو بەیادێ ماست و سەرخۆشە ئیمشەو بەیادێ ماست و سەرخۆشە شەڕابی تاڵی دووریت دەنۆشە شەڕابی تاڵی دووریت دەنۆشە من لە دووری تۆ ماست و بێهۆشە ڕۆژ بووەوە دیسان شەوداری ڕۆژ بووەوە دیسان شەوداری شەوی بێتۆیی پڕ لە یادگاری فرمێسکی چاوێ هەروە دەباری برینی جەستە هەر نییە چاری ئیمشەو بەیادێ وام لە ژوورەکە ئیمشەو بەیادێ وام لە ژوورەکە بیری ڕوخساری پڕ لە نورەکە بیری ڕوخساری پڕ لە نورەکە دوور بم لە باڵە چۆن حەزوورەکە دوور بم لە باڵە چۆن حەزوورەکە ڕۆژ بووەوە دیسان شەوداری ڕۆژ بووەوە دیسان شەوداری شەوی بێتۆیی پڕ لە یادگاری فرمێسکی چاوێ